بەناوی خوای گەورە میهرەبان سوپاس بۆ میدیاکاران بۆ ئەم ڕووماڵە تایبەتیە دیارە ئەمڕۆ بەڕێز جەنابی وەزیری شەهیدان کاک عەبدوڵڵا سەردانی هەڵەبجەی کرد خۆی لە نزیکەوە ئاگەی لە کۆبنەوەکانی لیژنەی باڵای 34مین یادی چیمەبەرانی هەڵەبجەیە لە هەرسێ کۆبنەوەکە بە تەلەفۆن قسەمان کردو پەیوەندیمان پێوە کردو و کۆنووسەکانمان بۆ پێگەیانەوە پێی خۆش بوو لە کۆبنی کۆتادا لەگەڵمان بێ بۆ ئەمە بەستا ئەمڕۆ سەردانی کردین و لەو سەردانە ئێمە بۆ ڕۆژی چوارشەمە کە کاتە 34مین ساڵیادی چیمەبەرانی هەڵەبجە و یادێکی شکۆمەندانە بۆ کەسوکاری قوربانیان بۆ برینداری چیمەباران بۆ منداڵانی ون بوو بۆ ئەو کەسانی کە ڕزگار بوون بە نەهامەتی و شار و وڵاتە وڵات کراون یادێکی پڕشکۆکەینەوە کە ئەزانین هەرچیەک بۆ ئەو یادە بکەین بە قەترەیەک خوێن بە دڵۆپێ خوێن نابێ بە بابڵین بە باوەشی دایکێک بۆ مناڵێکی کەون بۆ نابێت بە بریندارێک کە ئێستاچی لەسەر ئۆکسسیژین بە ئۆکسین دەژی و لە ژێر چاودێری تەندروستیان نابێت بەڵام ئێمە مەسەلەی ڕۆژی 16 ڕۆژێکە لە ناو مێژووی مرۆڤایەتیە لە ناو مێژووی کووردا لە ناو حەرەکەی تەحەڕوری ڕزگاری نیشتیمانیە جێی تەقدیرە جێی ڕێزە ئەبێ حکوومەت کە چۆن ساڵانە یادی کردوێتەوە با بتوانین بە هەموو لایەکمان ئەو یادە بەرز و شکۆمەندانە ڕابگرین بۆ ئەوە ئەمڕۆ بەڕێز جەنابی وەزیر سەردانی کردین و پێی لەسەر ئەوە داگر بەڵێ پێویستە یادی 34مین ساڵیادی چیمەبەرانی هەڵەبجە بکەینەوە بە گەرمی بە خێراتیەکەین و سوپاس بۆ بەڕێستان جەنابی وەزیر قسەی هەیە با فەرمی زۆر سوپاس تەبان سوپاسی جەنابی محافظ دەکەم تەبان ساڵانە ڕێکار و بەرنامە هەیە لەلایەن پارێزگاری هەڵەبجە و لەگەڵ دام و دەستگاکان بە تایبەتی بەڕێوەبەراتی شەهیدانی گشتی هەڵەبجەش کە لێرە حزوریان هەیە ساڵانە میادە ئەکرێ کەسوکاری شەهیدان و ئەو مناسبانی کە هەیە بە تایبەت بە کارەسات بارەکردنی خەڵکی کوردستان بە تایبەتی یادی هەڵەبجە بەرزڕاگرتنی ئەمیادە بەڕاستی هەرچەندە بەداخەوە ئێمە بەهۆی کۆرۆنا و قەیرانی دارایی و شەڕی داعش و ئەو کێشانی کە لە ڕابردووە هەبووە کۆمەڵی گیر و گرفت هاتوتە ڕێگەمان نەمانتوانی وەکو پێویست ئەو یادەی کە خۆمان قەناعەتمان پێیەتی و ئەمانوێ بیکەینەوە بەڵام ساڵانە جهودمان کردووە کە ئەم یادە بەرزڕا بگرین ئەم ساڵیش وەکو بەڕێز پارێزگار باسی کرد ڕێکاردانراوە چۆنێتی یادکردنەوەی کیمیابارانی هەڵەبجە بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە کەسوکاری شەهیدان و شەهیدانی گەلی کوردستان و بریندارانی چەکی کیمیاوی ئەمانە هەمویان ونبووان کەسوکاری ونبووان ئەمانە هەمویان فەزلیان لەسەرمانە حەقی خۆیانە چونکە دەسەڵاتەکانی خۆ بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان چ تەشریعی چ تەنفیزی چ قەزایی بەرهەمی خوێنی شەهیدانی خەڵکی کوردستان و شەهیدانی هەڵەبجەیە هەرچی بکرێ بۆ هەڵەبجە بۆ کەسوکاریان ناگاتە دڵۆپێک لە خوێنی کەسوکاری ئەو شەهیدانی کە کەسوکارەکانیان بە داماوی و بە نەهامەتی وەکو سەرجەم شەهیدانی کوردستان کە ئازیزانیان لەدەست داوە ئەمڕۆ ئێمەش لێرەین بۆ ئەوەی بەرنمەیەکمان دانا وە گوێمانگرت لە ڕێکاری کارکردنی شێوازی ئەو بەرنمەی کە لە یادی هەڵەبجە دانراوە خۆشبەختانە بەرنمەیەکی ڕێک و پێکە و یادێکی شایستە ئەکرێتەوە بەو شێوازی کە ڕێکاردانراوە ئومێدەوارم بتوانین لە ساڵانی داهاتووش زیاتر ئەم یادانە بەرزڕا بگیرێ و هەوڵیشە دەین ئەو کێشە و گیر و گرفتانەی بە تایبەتی ئێمە و وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوان کە هەبوو لە کۆبوونەوەکانە باسکرا ئەوەی ئیمکان هەبووە چارەسەرمان کردووە هەم مەسەلەی کێشەی زەوی مەسەلەی چارەسەرکردنی پارەی خوێندن مەسەلەی کێشەی بەرکەوتوانی چەکی کیمیاوی ونبووان ئەمانە کەسوکاری شەهیدان ئەمانە هەمووی کۆمەڵی کێشە و گیر و گرفتی زۆرن ئەوەی لە توانە هەبووە کردومانە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی شەهیدان و دەستگا ڕسمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی لە پارێزگای هەڵەبجە درێغیان نەکردووە چونکە خەڵکە خەڵکی خۆمانەوە هەمومان بەشی یەکین یعنی میلەتێکین پێکەوە بێ هەمومان بەشدار بین لە هەم خۆشیەکان هەم ناخۆشیەکان و ئەم یادەژی شەڵات تێپەڕێنین و بە شێوازێک کە بێتەمایی ڕەزامەندبوونی کەسوکاری سەربەرزی شەهیدان و زۆر سوپاس. هەرێمە پەیامبەری ئاژانسی ڕۆژنووس لای هەمان ئاشکرا لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵی قوربانیان و تاقانەکانی کیمیاباران و بریندارانی چەکی کیمیایی بایکۆتی ساڵیادی کیمیابارانی هەیڵەوان دەڵێن ساڵانە لێرە کۆمەڵێک وعدی بەریقەدارمان پێدرێت و
بەبێەوەی کێشەکانمان چارەسەر بێ لای هەمان شاشکرا کێشەی خانەکانی کە لە سەرەتای سەبایان تاوا نەکرا بریندارانی چەی کیمیایی چارەسەر ناکرێت نەخۆشخانەکانەوە حاڵەتی لە خوارەوە یعنی ئێوە قسەی وە لەسەر ئەمە چیە بۆچی ئەم داواکاریانەی کە سوکاری شەیدان جێبەجێ ناکرێت ئایا داواکاریەکانیان نەخۆشە حکومەت جێبەجێ نەکا وەکوتم بایکۆتیانەکەیان کردو ئەمساڵ بەتایبەت من ئەگەداریەوە نیم بایکۆتیان کرد بێن نوێنەری هین لێرە بوو من لێرەن و مەسلەی داواکاری هەمومان داواکاری ئەوەی کە داواکاری ڕەوای ئەوان بێمە حەقی خۆیەتی یعنی زۆر تەبیعیە داوایان هەبێ بە پێی ئیمکان چارەسەر کراوە بە دوواداچوون کراوە و ئێمە ئەوەی لە وەزارەتی شەیدان بێ و تابعی ئێمە بێت هەنگاوی باشمان ناوە مەسلەی جێبەجێکردنی زەویە مەسلەی ئامادەکردنی لیژدەی بەرکەوتوانی چەکی کیمیاویە مەسلەی مینحەکانی شکە سوکاری شەیدانە مەسلەی ناردن و ڕەوانەکردنی بەرکەوتوانە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان ئەمان هەمووی ڕێکاری گیراوەتە بەر بە پێی ئیمکان حکوومەتی هەرێم وەزارەتی شەیدان درێغی نەکردووە و ڕێزیش لە ناڕازی بوون و گلەی و گازندا تەبعیەن ئەگرین واقعی خۆشیان هەر گلەیەکیانە بێ بە پێی داوا و داواکاریەکانیان بە پێی بوون و ئیمکانێت ئەوەی لە توانە هەبوو حکوومەتی هەرێم وەزارەتی شەیدان درێغی نەکرد کەسکاری قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە بەشێکی گرنگی یاد دەکرد ئێوە وەکو وەزارەتی شەیدان لەگەڵیاندا نانیشن و گفتوگویان لەگەڵان ناکەن تاوەکو ئەوان بڕیاری خۆیان پەشیمان بنەوە مۆسازادیش لە ڕۆژانی ڕابردوو سەردانی کردوون ئێوە لەگەڵیاندا ئانیشن یاخودنا پرسیارش مۆسازات سبەینێ 8 سانتەیە بەڕێ بەسەر بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە گلەی هەڵەبجەیەکان زۆرە لە ئێستا گلەی ئێوە وەکو ئیدارە چییە پاش 8 ساڵ لە پارێزگابوونی هەڵەبجە سپاس بۆ بەڕێزت دیارە کۆمەڵی کەسوکاری قوربانیانی هەڵەبجە ساحەی شەرعی و واریسی یاسایی ئەو کەیسن کە پێوتێ کەیسی 16 ئەوان معاناتیانەیە ئەوان سکاڵایانەیە ئەوان داوایانەیە کەسیان بۆ ماڵی باوکی خۆیانیان نییە بۆ کەسوکاری شەیدانە بۆ کەسی چیمیابارانە بۆ 16 جێی تەقدیرە جێ ڕێزە چ من چ جەنابی برای گەورم جەنابی وەزیر تەییدیەکەی بەڵام ئەمە هەندێکی لای ئێمەیە بێ بکرێ و هەندێکی لای حکوومەتی هەرێمە بۆ ئەوە ئێمە پێمان خۆش بوو لەگەڵمان بن چکە ئەوان ساحێبی یەکە من کە چوینە لایەن ئێمە بە وەفدێکی گەورە ڕۆشتین واتە من جێگری پارێزگار جەنابی قایمقام جەنابی بەڕێوەبەری گەشتی شەیدان جەنابی بەڕێوەبەری پۆلیس جەنابی بەڕێوەبەری هاتوشۆ هەژنۆ کەس پێمان خۆش بوو وەکو برا گەورە لەگەڵمان بن وتاری خۆیان هەیە ساڵانە بێ وتاریان هەبێ و هاوخەم و هاومعاناتیان بەڵام ئەوان ئازادن لە ڕادەربەری خۆیان وتیان ئێمە پێمان باشە بۆ ئەوەی لە شوێنی خۆمان و ئەم یادە بکەینەوە و ئەمساڵ بەشدار نەبین و هیچ گرژی و زبریشمان نییە کە دیارە ئەوە ئەخلاقی بابرین پڕی ئەوان و ئەخلاقی بەرزی ئەوانە بەڕاستی ئێمە کە دانیشین لەگەڵیان تکامان لێکردن بەڵام ئەوان خۆیان ڕێکخراوەکەن سەر بەخۆی خۆیانیان هەیە و ئازادی خۆیانیان هەیە و بیر لەم کەیسەکەنەوە بۆیە چ جەنابی وەزیر چ ئێمە لە دیوانی پارێزگا بە هەوڵەکانمان پێمان خۆش بە تاییسەش لەگەڵمانەوەکو براگەورە بن ناژدێن لە شوێنی خۆیان یادەکەنەوە ئازادن داوایان هەبوو لە ئێمە بۆ ڕۆژەوتوان بەستە سەر و سەرچاو مەسەلەی هەڵەبجە کە بۆ پارێزگا دیارە خۆتان نەزانن لە مەش ساڵی بۆ پارێزگا هەڵەبجە بڕێ شت نەکراوە شت کراوە بەڵام معاناتی هەڵەبجە کەیسی هەڵەبجە من لە کەناڵی ڕوودا و نزیک بە نیم ساعت قسەم کرد لەسەر میلا قسەم کرد لەسەر تاعینات لەسەر مەسەلەی بودجە لەسەر مەسەلەی منحە لەسەر مەسەلەی ئەوەی کە ئەم پارێزگایە جارێک کەیسەکەمان لای حکوومەتی عێراقی لە سا 50 محافظە نییە واتە پارێزگانیە لای حکوومەتی هەرێمی کوردستانیش بەڕێوەبەرەتی گشتی گومرگمەیە هێشتا کاندیدی شەیە بۆی دانراوە بەڕێوەتی گشتی ڕێگاوبانم هێشتا نەکراوەتەوە 6 بەڕێوەتیم سەر بە وزارەتی بابلین بازرگانیە ئەبێ ئیشی تیا بکەین بەڵێ لای حکوومەتی هەرێمیش ئەبێ هەڵەبجە بە تەواوی ببێ بە پارێزگا چونکە کەیسی هەڵەبجە کەیسێکی مرۆڤایەتیە کەیسێک نییە لۆکاڵی بێ یعنی 5,000 کەس بە 5 ساعت شەی دەبێ 200 مناڵ بێدایک و باوک تایشش دایک و باوکی خواخوایانە بە ئاواتیۆن پێوی بگەن 10,000 کەس بریندارە بێ هەمانە ئێساش لەسەر ئۆکسجینە ئەمە کەیسێک نییە حەسری کەین بۆ هەڵەبجە یا بۆ کورد کەیسی هەموو مرۆڤایەتیە